کە دوێنێ ڕۆژی جیهانی مامۆستایان بووە ئەمڕۆ ڕۆژی مامۆستایانی کوردستانە بە هیوام کە هەر یەکێک لە ئێوە ئاسۆیەکی پرشداردانێ بۆ هەر خوێندکارێک بەڕاستی ئەو بەڕێوەبەری خوێندنگەیەکە و لەگەڵ مامۆستاکانی کۆبۆتەوە و پیرۆزبایی ڕۆژی مامۆستایانی کوردستانیان لێ دەکات. ئەو بەڕێوەبەرە باز لە دڵسۆزی ئەرکی مامۆستایان دەکات لە پێگەیاندنی نەوەکانی داهاتوو. ئەمڕۆژ کە ڕۆژی مامۆستایانی کوردستانە بە هەمان شێوە پیرۆزبایی لە مامۆستایانی کوردستانەکەم بە تایبەتی مامۆستایانی ناو خوێندنگاکەم کە زۆر ماندوو لە ناسانە هەوڵێن بۆ چاکردنی ڕەوشی هەم خوێندن لە خوێندنگاکە و هەم ڕەوشی ناو خوێندنگاکەش بەگشتی. مامۆستایان بە یەکێک لە کۆڵەکە گرنگەکانی پرۆسەی پەروەردە و فێرکردن و خوێندنی باڵا دادەنرێن چونکە لە ژێردەستی ئەواندا کەسانی ئەکادیمی و پسپۆر لە بوارە جۆرە و جۆرەکاندا پێدەگات و لە دەستگا و دامەزراوەکانی هەرێمی کوردستان خزمەت بە کۆمەڵگا دەکەن. لە سنووری پارێزگای سلێمانی 38,897 مامۆستا هەن کە لە نێویاندا زیاتر لە 1000 مامۆستای گرێبەست و 4980 مامۆستای وانەبێژ لەسەر جەم قۆناغەکان خزمەت دەکەن و خوێندکاران بۆ داهاتوو ژیانیان ئامادە دەکەن. ئەم جژنە جژنی مامۆستایانە چکە ئێمە تعاملمان لەگەڵ خوێندکارانە بۆیە پیرۆزبایی لە خوێندکارانی شەکەین لەم ڕۆژەیە چکە ئەوان بەڕاستی سنتەر و هەروەها فاکتەری سەرەکی ئیشەکەی ئێمەن. لەم ڕۆژە هیوادارم طبعاً مامۆستایان بتوان بە گروتینێکی زیاترەوە دەستکەن بە ساڵ نوێی خوێندن و هەروەها بتوان ئاسی زانستی خۆیان بەرزکەنەوانێ تەنها نەوەسن لەسەر ئەو بڕوانامەی کە دەستیانێنەوە بەڵکو هەموو کەسێک پێویستی بە تازەکردنەوە و تەجدیدکردنەوەی معلوماتی خۆی هەیە فەرهەنگی خۆی هەیە. ڕۆژی مامۆستایانی کوردستان بە دەرفەت دەزانرێت بۆ دەستنیشانکردنی کەم و کوڕی و گرفتەکانی بەردەم پەروەردە تاوەکو لەو ڕێگەیەوە هەوڵ بۆ باشترکردنی کەرتی پەروەردە و فێرکردن بدرێت. هیوادارین ئەمڕۆ ببێتە ڕۆژێک کە مامۆستایان بتوانن لەم ڕۆژەدا خۆشیەکانی خۆیان بەسەربرن. ئەمە خاڵێکم. خاڵی دووەم داوا لە مەکتەبی سکرتارێتی یەکێتی مامۆستایان و لەقی مامۆستایان دەکەین بتوانن پرۆژەیەک ئامادە بکەن لە زووترین کاتدا لەسەر کێشە و گرفتی مامۆستایان لەسەر ئەو ئاستەنگانی کە ڕوبەڕووی مامۆستایان بۆتە لە داهاتوودا بۆی بتوانین لە داهات ئەوەی لە پێشووتا کە ڕوبەڕوویان بۆی بتوانین لە داهاتوودا چارەسەری سەرجەم ئەو کێشە و گرفتان بکەین. بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیش ڕایدەگەیەنێت کار دەکەن بۆ بەهەمیشەییکردنی مامۆستایانی گرێبەست و بە گرێبەستکردنی مامۆستایانی وانەبێژ. سەبارەت بە مامۆستایانی گرێبەست پێم وایە خۆی حکومەت بەرنامەی هەیە ئەگەر بێت و بارودۆخی دارایەکەی باش بێت بیان کا بە دائیمی دڵنیایی دراکە بۆی کە وەزعی حکومەت وا دراسەیەکەین ئەگەر بودجە با بتوانێت بیان کا بە دائیمی ئەوە بڕیاریان بۆ دەرچێت. سەبارەت بە وانەبێژەکانیش ئێمە لەبەروی پێویستێکی زۆرمان بە مامۆستا و کەمی مامۆستا بە تایبەتی لە گوندەکان لە ناحەکانی دەرەوەی شار ئێمە هەوڵمان ناوە کە دامەزراندنی ئەم مامۆستایانە وەکو وانەبێژ وەرگین و بە فۆرمێک ڕێگمان خستون بۆ ئەوی سبەینێ ئەگەر هاتوو ڕێنمایی حکومەت دەرچوو وانەبێژانە بکەین بە عەقد عادل بین. شەشی ئۆکتۆبەری هەموو ساڵێک بە ڕۆژی مامۆستایانی کوردستان دانراوە. ئەمەش لە دوای ئەوە دێت کە یەکەم ڕۆژی بەستنی کۆنگرەی یەکێتی مامۆستایانی کوردستان لە شەشی ئۆکتۆبەری ساڵی 2010 بووە. ڕێزان محەممەد، کوردسات نیوز، سلێمانی.